خی گەورە و مهرەبان ئێمە وەک ڕێکخراوی ڕۆژی سۆڕی کوردستان هەم ئاهەنگی لەگەڵ ڕێکخراوی ڕۆژی سۆڕی دانیمارکی هەر لە دەستپێکی هاتنی ئاوارەکان بۆ پارێزگای دهۆک کابلێر سلێمانی ئێمە توانیمانە بڕێکی زۆر زۆر کەلوپەلمان دابینیان بکەن بۆ ئەم ئاوارانە. ئێستاش بە وەرزی هاوینە پلەی گەرما زۆرە، ئێمە بە فەرمانزانین بڕی زۆر مەباریدەمان بیکڕین بۆ ئەوەی خەڵکی ئەم ئاوارانە سودمەند بن لە ئەمەی لەبەر ئەمە لە خێمەیە. ئێمە بە فەرمانزانی بۆ خەڵکی ڕۆژئاوای کوردستان بینینەوە لە کەمپی بەردەڕەش. لێرەش دەمەوێتن سوپاسیەکی گەرم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. هاوکارمان بوویتەوە بە هەموو ڕۆیەکەوە هەر لە دەستپێکی دامەزراندنی ئێمە. لێرەش دەبێتن سوپاسیەکی گشتی بۆ خەڵکی دانیمارک، خەڵکی کوردانی لەوێ دانیشتون کە بە تایبەتیش لە بەڕێز فەرمان عەلی خاوەنی کۆمپانیای ترۆسێکسپۆرت لەگەڵ ئێمەیان بەشدار بوویتەوە. بەڕاستی لێرەش دەڵێم سوپاسیەکی گەرم دووبارە بۆ ئەو کەسانەی کە هاوکارمان بوون. ئێمەش وەک ڕێکخراو ئەمە یەکەم هاوکاری نییە و دووەم هاوکاریش نابێتنەوە و کۆتاییش نابێتنەوە. ئینشاءڵڵا بە هیممەتی خۆی گەورە و بە هیممەتی خەڵکی دانیمارک و خەڵکی هەرێمی کوردستان لە دانیمارک دەژین. ئێمە بەردەواممان دەبینەوە و گیانی سەدان کەس ڕێزگارمان دەکەین لە ناخۆشی لە هەر بوارێکدا هەبێتنەوە. لە کۆتایی قسەی ئێمەش بە ناوی ڕێکخراوی ڕۆژی سۆڕی کوردستان دەڵێن خەڵکی هەرێمی کوردستان ئەم پەتایەکی کوشندایە ڕۆی لە هەموو جیهان کردەوە. بە کوردستانیش تایبەتی ڕۆ لە زیادبووندایە. هەبگۆتان خۆتان بپارێزن، ڕێنمایی وەزارەتی تەندروستی بیان پارێزن، پابەند بن لە ئەوەی کە هەر بڕیارێک لە وەزارەتی تەندروستی دەردەچێت. هەنگۆتان هاوکاری حکوومەت بن بۆ ئەوەی گیانی هەنگۆتان بە سڵامەت بن. حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو هەوڵێکدایە بۆ ئەوەی خۆی لە ئەم پەتایە کوشندە ڕێزگاریان بکاتنەوە. ئێوەش پابەندی ڕێنمایی تەندروستی بنەوە بۆ ئەوەی گیانی هەنگۆتان پاراستی بێت، گیانی کەس و کارتان پاراستی بێت. ژیانێکی خۆش، تەندروستیەکی خۆش بۆ هەموو کەسێک لە هەموو دنیا بە تایبەتیش خەڵکی هەرێمی کوردستان. سعادة وقلكي خوش والله هي زمالة جيرانا بشب لا وقت بمويدكي والله هي بروجي من با جيراني مشاهدين منن وازو كتشكن وزلام دمالها متنا يبالها بيبا دفتر عالي مجي جاهز يعني وسعادة وخوش وفي قلمي وما خلصك سعادة وقلكي خوش ويشكي ام خلقي روجاواي كردستان هنا الكامبا بردرش ام سباسيا ودكين ومجفي جرماي خلاص كر منظمات دنمارك وساعتها وخش مجفي جرماي خلاص بون ومكيف جدامه ولا وافا ساعتها وخش كين اتمنى ودكين خذت على خيره وقبول بك ام جبي خويتاني خلاص وكان زي بيمشي حواجب تاغورسن
اصلا رابن مو صليب هسه رابن يلا اوصى يلا دسي خو بلنكا ام قالك سباسيا ريخراوا روجا سوري كردستان كان قال ريخراوا روجا سوري دانمارك وخلكي ما يجي الويد تجين بوما اف مصرف كري اف مبارده جمره كرينا ام قالك سباسيا قالك ممنون ام قالك سباسيا وين خالكي كيفانا؟ ام خلكي روجابانا ام لي الكردستاني دجين ام قالك سباسيات كان بردرشي كان ساعتها وخش بي وفي فداني وخدي وفقيني وربكو عالم كش حاجتين وخدي خير وقبول بكو قال لك كيف انا هات الجمر قال لك ممنونه وفي فداني بعد الحمد لله وجبر اني ساعتها وخش واسيا وامتكن ابنا زمان واني خير فاضي ام قالك سباتيا منظمة خلاص صور كنيا روجافا قو خلقي مي دانمارك كردي مي بيري باري كاري كرن بخساري دا دخلا قلبها بيني دا مبارده دانما قالك سباس بوا قد بجوكي عالم قالك يجي قالك نصاب اللي اب مبارده هذا اب رقابه دا نساقي نما قالك سبازيا واتكن خلقي مي دانمارك روجافا كردستاني باري كاري كري قالك سباس بوا وخلقي مي بيدي خرام قالك سبازيا واتكن زور سباس جرو